لە ڕێککەوتی 1/1/2021 تاکو 31/12/2021 دەخەینەوە. ئاماری گشت تاوانە جۆرا و جۆرەکان کە لە سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر تۆمار کراون، هەروەها بە ڕێژەی ئاشکرابوونیان لە کۆی 12,645 تاوانی تۆمار کراو، واتە سکاڵە یاسایی کە تۆمار کرایە، 11,504 تاوان ئاشکرا بوونە و تۆمەتباران دراونەتە دادگا بە پێی یاسا. واتە بە شێوەی ڕێژەی نزیکەی 191 کۆی ئەو پەراوانەی کە لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر تۆمار کراون یەکلای کراوەتەوە. تەنها لە 109 پەراوەکانی لێکۆڵینەوەمانە ئێستاوکە لە بنکەکانی پۆلیسن بۆ ئەوەی ڕێڕەوی یاساییان بگیرێتە بەر، واتە ڕێژەی ئینجازمان 191 بووە. هێزەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر 5,146 تۆمەتبار لە هەموو تاوانە جیاجیاکان کە باندی دزی، کوشتن، ساختەکاری، مادەی هۆشبەرەکان، تەقەکردن، ڕێگری کە جۆرەها تاوان تێدا ئەنجامدرا بوون، واتە 5,146 تۆمەتباریان دەستگیر کردووە. جگە لەوەش تۆمەتبار هەبووە چەندین ساڵ، واتە ساڵانی پێشوو فەرمانی دەستگیرکردنی هەبوو، بەڵام دەستگیر نەکرابوو. ئێمە توانیمانە لەم ساڵەکە دەستگیر بکەین و یاندەینە دادگا. سەبارەت بە ئامارەکانی تاوانی کوشتن بۆ ساڵی 2021 لە سنووری پارێزگای هەولێر 79 تاوان کوشتن تۆمار کراوە کە بە هەردوو ڕەگەزینێر و بێ و هەروەها 78 تاوان ئاشکرا کراون و تۆمەتباران دەستگیر کراون و دراونەتە دادگا، واتە بە ڕێژەی ئینجازمان 199 بووە. تۆمەتبارانیان دەستگیر کردووە و داوەتیانە دادگا. سەبارەت بە ڕووداوی تەقەکردن 28 حاڵەت تۆمار کراوە، 24 حاڵەتمان ئاشکرا کردووە و تۆمەتبارانمان دەستگیر کردووە و دادپانە دادگا. دەستگیرکردنی چەند باندێکی ڕێگری کردن بە زەبری چەک کە ڕێگریان ئەنجام دابوو لە ناو شاری هەولێر کە ژمارەیان 43 باند بوو، 43 تۆمەتبار بوو، سەرجەمیان دەستگیر کراون و دراونەتە دادگا. هێزەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر 1053 سوالکەریان بە هەردوو ڕەگەزەوە دەستگیر کردووە و دادگانە دادگا. هێزەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر ئەم چالەرچیانی خوارەوەیان ئەنجام داوە. 417 نێرگە لە دەستی بەسەردا گیراوە کە لە شوێنە قەدەغەکان وەک پارک و باخچەکان کێشراون و لە ناویان بردون. 35 تۆن دەرمانی ماوە بەسەرچوو ساختە دەستی بەسەردا گیراوە و بەپێی ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ و تەندروستی لەناوبراوە. 1071 شوێن تێک دراوە کە زێدەڕۆییان لەسەر موڵکی گشتی کردووە. 238 ئۆتۆمبیل دەستی بەسەردا گیراوە کە لە شەقامە گشتیەکان و لە ڕێگا سەرچیەکان نمایشی ئۆتۆمبیلیان ئەنجام داوە یانەوەتەیە سێپێچ یاساییان کردووە و لەو ڕێگەیەوە دەستمان بەسەر ئۆتۆمبیل و کەسە شوفێرەکان داگرتووە و ڕەوانەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێرمان کردووە بۆ ئەوەی ڕێڕەوی یاساییان بکەنە بەر. 728 سەرپێچکار دەستگیر کراون و سزای یاسایی دراون. 592 شوێن داخراوە وەک دیسکۆ، هۆتێل، شوێنی مەی خواردنەوە، قومارخانە، دەرمانخانە بەهۆی نەبوونی مۆڵەت و پابەند نەبوونیان بە ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ و تەندروستی یان بوونی کێشە لەو شوێنەدا
لەگەڵ هەبوونی کێشەکان لەو شوێنەدا ئێمە ئەو شوێنانەمان داخستووە و هەروەها ڕێبەری یاساییمان گرتوتە بەر بەرابەریە. 13 ئامێری پایلی بیر لێدان دەستی بەسەر داگیراوە و لەناو براوە. 37 پاڵاوگەی مەسفا داخراوە بەهۆی پابەند نەبوونی یان نەبوونی مۆڵەت کارکردن و سەرپێچی ڕێنماییەکانیان کردووە. 318 شوێنی کۆگای دەرمان و دەرمانخانە و تاقیگە و نۆرینگە و جوانکاری ئافرەتان بەهۆی پابەند نەبوونیان بە ڕێنماییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان داخراوە. 1000 دانە نامیلکە و ڕۆژنامەی چاپکراوە و بڵاوکراوەی دابەشکراون سەبارەت بە هۆشیارکردنەوەی هاوڵاتیەوە زیاتر لە 66 سیمینار و 10 خول و وەرکشۆپ کراوە لە فەرمانگە و زانکۆ و قوتابخانە و باخچەیانی ساوایان بەمبەستی هۆشیارکردنەوە و هەروەها مەترسیەکانی مادە هۆشبەرەکان و کاری ناشیاو لە ناو کۆمەلگادا بۆ ئەوەی کە هاوڵاتیان و هاونیشتمانیان و قوتابیانمان هۆشیارکردنەوە. 281 تۆمەتبار لەلایەن هێزەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێرەوە دەستگیر کراون کە لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان و عێراق کە فەرمانی دەستگیرکردنیان هەبوو بەڵام هاتوونە نێو پارێزگای هەولێر و ئێمە دەستگیرمانکردن و ڕەوانەی ئەو شوێنانەمان کردوتەوە کە فەرمانی دەستگیرکردنیان هەبووە یانەوە داوای یاساییان لەسەر تۆمار کراوە کە تیاندا هەبووە باندی دزی بووە، باندی کوشتن بووە، باندی ڕێگریکردن، ساختەکاری مخدرات و جۆرەها مادەی تریان لەسەر بووە و کە لە ڕێگەی تەسفیرەوە ڕەوانەی پارێزگاکانی خۆیان کراونەتەوە. هێزەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر سەرڕای ئەرکی سەرچی خۆیان کە پاراستنی ئارامی شار و سەر و ماڵی هاوڵاتیانە بەبەردەوام ئەرکی پاسەوانی و پاراستنی قوسڵخانە و دیبلۆماتکاران و گواستنەوەیان لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان گرتوتە ئەستۆر خۆیان. لە ڕێککەوتی 1/1/2021 تاکو 31/12/2021 هێزەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر فەرمادەی زێڕەبانی مەفارزی هاوبەش و بە شێوەی گەڕۆک و جێگیرمان هەیە لە گشت شەقامە سەرەکی و لاوەچەکانی شاری هەولێر و دەوروبەری بە شەو و ڕۆژ بۆ دەستگیرکردنی سەرپێچی کاران و دەست بەسەر داگرتنی چەکی بێمۆڵەت و ئۆتۆمبیلی بێ تابلۆ و ساختە و چەقۆ و مادەی هۆشبەر کەل و پەلی قەدەقکراو کە لە خوارەوە ئاماژە پێ دەکەیت. ژمارەی دەستگیر کراوان 73 دەستگیر کراوە. ژمارەی دەست بەسەر داگرتنی ئۆتۆمبیل 106 ئۆتۆمبیل. ژمارەی دەمانچە کە دەستی بەسەر داگیراوە 162 دەمانچە بووە و هەروەها 148 کلایشکۆف و لەگەڵ 12 تاپڕ. 2002 فیشەک دەستی بەسەر داگیراوە لەگەڵ 103 مەغزە. کەلوپەل تری قەدەغەکراو 336 کەلوپەل بووە.